نور حياتك بالهدى واسلك طريق التائبين وعمر فؤادك بالتقى فالعمر محدود السنين. نور حياتك بالهدى واسلك طريق التائبين وعمر فؤادك بالتقى فالعمر محدود السنين. نور حياتك. لحديث ترى رسول الله فرمي صلى الله عليه وسلم: إن العبد لا يتكلم بالكلمة من رضوان الله لا يلقي لها بالا يرفعه الله بها درجات. خلكان يكن قصي خير طبعا أجان لأخويا أنا بلام جار نصيحتك أمكن آموش جاريك أوكن بقوا ألين عقات لخطبة بقوا ألين كرم ورياي خطبة بقوا ألين كتشم خدا بوشا باو الله كاك اگات لخوت به حرچی كوتا بردست لخرابكاري لايكي مكا باو الله يعني نصيحتك باو الله صلواتك بدا قسيك زور خوي وازانشتي زوري نكردوا بلام هل او قسيك كوال الرجي قيامتها لي زور برزكاتو بيقص بكمي مزعن بيقص قسيك جاري واهب ومن وتارم دا ولا كاتي وتارك يا قسيك مكردوا بخوا قسك يعني هر اوا قسيك ولا دم درچوا دوای 20 سال دوای او 20 سال دوای او کەسێکم بینێتەوە تێتی مامۆسا ئەو قسەی تۆ لە ڕۆژی فڵانە لە فڵان مزگەوت ئەو قسەتە کردووە من تا ئەمڕۆ تەطبیقێ قسەیەک لە دەمت دەرچ مسلمانێک وتی باسی مسلمانێکێکن ئەو مسلمانە وفاتی کردبوو بە نەخۆشیەکی کوشندە ئیتر بڵاوە بۆ هینەکەی با بڵێن لە فەیسبووکەوانە ئیتر ڕسمەکەیمان بینی وتی سبحان الله من ئەم پیاوە برلا تقريبا 25 سال پیش او کاتێک وفاتی کرد ڕۆژێکیان دانیشتم لە مەجلیسێکە باسی فەزلی نوێژی ویتری کرد باسی فەزلی نوێژی ویتری کرد کە نوێژی ویتر چەند گەورەیە لە دوای شەو نوێژی ئینسان نوێژی ویتر بکە چەندێک گەورەیە و فەزلەکەی چەند زۆرە وتی باسی ئەوەی کرد من لەو ڕۆژەوە تا ئەمڕۆ نوێژی ویترەکەم یەک شەوێک نەبووە نوێژی ویتر نەکەم لە خۆشی و ناخۆشیە لە گەرما و سەرمایە هەر ئەمەی بێ لە ڕۆژی قیامەتا بەسیت گشتی بۆ ئەو ڕۆیشتووە ئاسێکە بلام رسول الله أفرميه وإن العبد لا يتكلم بالكلمة من سخط الله لا يلقي لها بالا يهوي بها في جهنم بلام خلق واهي قسل دمي درجة آقا إلى خوينيها قسيك أخوابينا خوشة بس بو أوي بيخاتا بني آقري جهنم بيخاتا قولاي آقري جهنم بخوا فلانا كسيتشنيا هذا وانا هيشنيا لأخوانا ترسى ژنەکەی فڵانە کەس ژنێکی وان نییە ئەستەکەم ئەخلاقی تەواو نییە کلمەیەکە اعتیادیە و دەمە دەرچوو فڵانە کەس یعنی ئەو هەموو قسانە کە ئەیکەی لە دەممان دەرەچێ جاری وهەیە قسەیەکە تۆ ئەسڵەن هەر حسابت نەکردووە هەر بیرت لێ نەکردوتەوە ئەتخاتە بنی ئاگری جەهەنەم یا خەڵکێ سار دەکەیتەوە جاری وهەیە کەسێ زۆر گەرمە من کابرایەک ئەناسم بەهۆی یەک قسەوە کوڕێکی هەبوو لە لای من دەرسێ خوێنا سوپاس بۆ خۆ لە ماوەی 6 مانگە قورئانی ختم کرد بەهۆی یەک قسەی باوکیەوە ئەو کوڕە هەڵگەڕایەوە سبحان الله بەهۆی یەک قسەی باوکیەوە جاری وهەیە تۆ قسەیەک لە دەمت دەرەچێ ئاگات لە خۆت نییە لەوا چێ بتخاتە بن ئاگری جەهەنەمەوە